بریاکەم کەم زایدا لێ بزەکە ڕۆژ بە ڕۆژ لەگەڵ بەرزبوونەوەی ئاستی ستەمی ئابوودی بەسەر خەڵکی ستەم لێکرای وڵاتەکەمانەوە ستەمی سیاسی دەسەڵاتیش زیاتر دەبێت بە ئاشکرا و بە ڕۆژی ڕووناک لەسەر هەموو ئاستەکان ئازادیە سیاسی و کۆمەڵایەتەکان پێشێل دەکرێت و خاوەنانی بیری ئازادی دەکرێنە زیندانەکان یان هەوڵی دەستەمۆکردنیان دەدرێت ئەگەر ماوەیەک باشووری کوردستان بەوە ناسرا بوو کە تایدا ئازادی بیرروڕا دەریچەی مابوو وەلە دەرەوەی ئەم هەرێمە وەک پەنایکی چاکی سیاسی چالاکی سیاسی و مەدەنی ڕووی تێدەکرا ئێستا نەبۆ خەڵکی ئێمە و نەبۆ خەڵکی دەرەوەی هەمە هەرێم بەو شێوەیە نەماوە و تەنانەت بە ڕەڵسکارانی ڕژێمەکانی وڵاتانی دراو سێشمان کە ڕوویان لێ کردووە یان دەگیرێن ڕادستی دەستگا ئەمنیەکانی ئەو وڵاتانە دەکرێنەوە یان هەمیشە لە ژێر فشاری دەسەڵاتی هەرێمدان و لەنا ئارامیدا دەژین ئێستا ئێمە لە زۆنگی زەرد و بە تایبەتی لە دووەک و زاخۆ شایەتی هەڵمەتێکی فراوانی دەستگیرکردن و زیندانیکردنی ڕۆژنامەنووسان و چالەکە سیاسی و مەدەنەکانین بەوە شەوە نەوەستاوم بەرەنگاری دژ بە دەوڵەتی داگیرکاری تورکیاش ڕادەست دەکەنەوە ئەم دەسەڵاتەکە بۆتە بڕیاردەرێکی کۆی سیاسەتە ئابوودی و سیاسیەکانی باشووری کوردستان دەزانێت کە لە ئاکامی سیاسەتە هەڵە و پاوانخوازیەکانی خۆیدا دژایەتی فراوانی خەڵکی ڕوبەڕووبەتەوە و چیتر مل نادەن بەستەمکاری هەر بۆیە ترس و تۆقاندن و چاواشەکاری و میدیایی بۆتە کاری ڕۆژانیان ئیتر ئاشکرایە کە ئازادی ڕادەربینین و ئازادیە سیاسی و ڕۆژنامەوانیەکان قەدەغەن و تۆقاندن و زیندانیکردنی چالاکەوانان بەبێ هیچ بنەمایەکی یاسایی و فەرمانی دادگا و ئاگادارکردنەوەی پێشوەختە بەڕێوە دەچێ و دەسەڵات بێسڵەمینەوە ئەنجامی دەدات هەر بۆیە لێرەوە بانگەوازی خەڵکی ستەم لێکراوی باشوور و گشت ئازادی خوازانی گیان دەکەین کە لە بەرامبەر ئەم سیاسە سەد کوتکەرەی دەسەڵات بێدەنگ نەبن و بە کردار و بە یەکگرتووی دەنگی ناڕەزایەتی بە هەموو شێوەکان بەرز بکەنەوە و ناچاریان بکەن کە نەک تەنها ئەم دەستگیرکراوانە دەست بەجێ ئازاد بکرێن بەڵکو بەردەوام بن بۆ گەرانتیکردنی دووبارە نەبوونەوە و کۆتایی هێنان بە سەرکوتی ئازادی و ڕادەربرنی سیاسی ڕۆژنامەوانی و کۆمەڵایەتی تا کە شتێکەوە دەکات ئەم دەسەڵاتە بێسڵەمینەوە ستەمکاری تونتر بکاتەوە نەبوونی هێزی خەڵکو و بەرەنگاری و یەکدەستی ئاکتی ڕێکخراوەی و خەباتکارانەی دژەستەمە لێرەوەش ڕای دەگەیەنین بێدەنگی و بێ هەڵوێستی پارت و ڕێکخراوە سیاسی و جەماوەریەکان کە بەشداری دەسەڵاتن بە هەمان شێوە جێی ڕەخنەی توندی خەڵکیە و ئەم هەڵوێستال پەرستان و ترسنۆکانیان ئەوەندەی تر ڕێگا خۆش دەکات بۆ بەردەوامی سەرکوتی ئازادیەکان کاتی هاتووە و درەنجیشە کە ئەندامان و لایەنگرانی ئەو لایەنانە بێنە دەنگ و لایەنگری لەبەرەی ئازادی و کۆمەلگایەکی تەندروست بکەن مێژوو فێری کردوین وشیاری سیاسی ستەم لێکراوان پێمان دەڵێن کە بێدەنگی و سەرکەسکردنمان دادمان نادات و دەبێت خۆمان بە مافەکانمان بۆ مافەکانمان بجەنگین لە کۆتاییدا داخوازیمان دەست بەجێ ئازادکردنی دەستگیرکراوەکانی دەڤەری هەولێر و بادینان و خەڵکیش بەردەوام بن لە ناڕەزایەتی و بنیادنەر و مانادار بۆ ڕێگرتن لە دووبارەبوونەوەی ئەم ستەم و نەعەدالەتیە کە ئاشکرا بووە